دیارە خۆشەویستان لەم تەوەرەدا باس لە کاریگەری گەرمە لەسەر ڕوونی ئۆتۆمبیل دەکەین، باسی ئەوە دەکەین کە خراپی ڕۆنی ئۆتۆمبیل چۆن کاریگەری لەسەر بزوێنەری ئۆتۆمبیل و کارکردنی ئۆتۆمبیلەکە و چەندین پرسیاری دیکە ئێمە لەم تەوەرەدا وەڵامی ئەوەی خۆشەویست دەدەینەوە بە میوانداری وەستا ئارام سالار وەستای ڕۆنگۆر کە ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا دەبێت. وەستا سڵاوتێ بێ و بەیانی باش، زۆر سپاس بۆی لە بەیانی باش کورسان لەگەڵ ئێمەدا بەشداری. وەستا بە ئێمە بەوە دەست پێ بکەین، ئایا ڕۆنی زستانە لەگەڵ ڕۆنی هاوینە هیچ جیاوازیەکی هەیە؟ سڵاو لە ئێوە هەموو بینەرانی شاشەی NRT خۆشەویست. بەڵێ بە دڵنیاییەوە ڕۆنی زستانە و ڕۆنی هاوینە جیاوازیەکی زۆری هەیە. بە خۆشحاڵی ئێستا کۆمەڵێک ئۆتۆمبیل فەرقی ڕۆنی زستانە و هاوینەی نییە، بەڵام زیاتر ئۆتۆمبیلانی کە هەتا 2015 فەرقی ڕۆنی زستانە و هاوینیان هەیە بەدەر لە ئۆتۆمبیلە ئەمریکیەکان. بەڵێ باشە، کەواتە با بزانین جیاوازی چییە لە نێوان ئەم دوو جۆرە لە ڕۆن لە ڕووی کارکردنەوە لە ڕووی کاریگەریان لەسەر بزوێنەری ئۆتۆمبیل چۆن جیاوازی لە نێوانیاندا هەیە؟ خۆی خانم ڕۆن چوار جۆری هەیە، مەبەستم لە نەوعێتەکەی دیە، مەبەستم لە مواسەفاتەکەیت. بە مواسەفاتەکە جیا ئەکرێتەوە لە SG-ەوە بۆ SL بۆ SN بۆ ڕۆنی SP و بەرزترین کوالیتی بەرزترین مواسەفاتی گەر ڕۆنێکی ڕاستەقینە بێت مواسەفاتی SP-ە ئێستا کە لە هەموو عالەمە لە هەموو جیهانە ئیشی پێکرێت. باشە، کەواتە با بزانین ڕۆنی خراپ چۆن کاریگەری لەسەر ئۆتۆمبیل دروست دەکات، چۆن کاریگەری لەسەر بزوێنەری ئۆتۆمبیل دروست دەکات و هەروەها ئایا لە ئێستادا تۆ هیچ ڕۆنێکی خراپ لە بەردەستا هەیە کە لە بزوێنەری ئۆتۆمبیلێک دەرەتێ نابێ نیشانی ئێمە بینەرانی بدەیت؟ بەڵێ لە ئێستادا بەم ڕاستەو خۆیە هیچ ڕۆنێکی خراپ لە بەردەستانیە بەم کە بڵین لە مەچینەیەک دەرم کردبێت و ڕاستەخۆ پیشانی ئێوەی بەڕێزی بم. بەڵام کاریگەری ڕۆنی خراپ چییە لەسەر ئۆتۆمبیل؟ هەت شۆفێرێکی بەڕێز، هەت شۆفێرێک کە سیارێکی 0 کیلۆمەتر دەرەکات ئەتوانێت سەری سەر قەباغی ڕۆنەکەی کات، ژێر قەباغی ڕۆنەکەی کە ئەگەر بەڵق بگرێت پیسی بگرێت یعنی لە چەند هزار کیلۆمەترێکە ئەوە با دڵنیا بێت ئەو ڕۆنێکی کوالیتی نییە، ڕۆنێکی باش نییە، ئەتوانێت سەردانی ئەو سێربزەنەکە سەردانی سێربزێکی باشتر بکە بۆی کە زەرەر لە خۆی و لە گیرفانی و لە ئۆتۆمبیلەکەی نەکەوێت. هەموو ڕۆنێکیش مەحدودە، ڕۆشنەکەی مەحدودە. ئێمە کە بە شۆفێران ئەڵێن 6,000 هەتاکو 8,000 لەسەری بڕۆ ئەبێ ئەو شۆفێرە بەڕێزە حسابی ئەوە بکات. ئەم 8,000 کیلۆمەترە جاری وایە بەڕێزێک مۆزەفێک بە تەلەفۆنەوە لایەنی کەم 10 دقە چارەکێک لە شوێنەکە بە تەلەفۆنەوە خەریکە بیاخود ئەبێت ترافیک حساب کات. ئەمە هیچی لەسەر کیلۆمەتری ڕۆنەکە حساب دیە، هەمووی لەسەر ڕۆنەکە خۆی حسابە، کیلۆمەترەکە حسابی ناکات، ڕۆنەکە خۆی حسابەکات. ئەبێ شۆفێرانیش ئەمڕۆ سپاس بخوا خەڵک زۆربەی خوێندەوارە و شارەزای ئەبێ ئاگاداری جۆر و کوالیتی ئەو ڕۆنە بێت کە تێکات، بارکۆد هەیە لەسەر دەبەکان تاقیب کاتەوە لە بەرەوەی کە هیچ شۆفێرێک تووشی زەرەر و زیان نەبێت. ئەو ڕۆنانەی کا لە ئێستا لە هەرێمی کوردستان لە بازاڕەکاندا بوون هەیە بۆ ئۆتۆمبیلەکان بەکاردەهێنرێت وەکو وەستایەکی ڕۆنگۆر، سەرنج چییە لەسەریان؟ ئایا لە کوالێتیەکی باشدار کە زیان بە ئۆتۆمبیل نەگەێنێت؟ ڕاستی خانم کۆمەڵێک هۆکار هەیە کە شۆفێری بەڕێز تووشی زیانە بێت، یەکە بیان هیچ ڕقابەیەک نییە بەسەر سێرڤز و ڕۆنگۆڕەکانەوە. ئەگەر ڕقابەیەک هەبێت بێت بڵێت بەڕێز تۆ چیت دەبێت بەکارێنی، چ ڕۆنێک بەکارێنی، بزانم چی معلوماتێکە هەیە. یعنی ئەگەر بەم شێوازە بڕوات هیچ کەسێک تووشی زیان نابێت. و دووهەم هۆکار کە شۆفێر خۆ تووشی زیانە بێت خودی خۆیەتی کە خۆی تووشی زیانەکاتەوە، یعنی معلوماتێکی وای نییە یاخود قەیرانی دارایی ئەمڕۆ زەرەرێکی زۆری یاوە لە خەڵک. مەسەلەن شۆفێر هەیەت داهاتێکی کەمی هەیە و مۆزەفە ناتوانێت داوای ڕۆنێکی کوالیت بەرز بکات،
بەم شێوازە زەرەر لە خۆی ئاات و لە ئۆتۆمبیلەکەشی ئاات. باشە وەستا ئێمە کەی پێویستە ڕۆنی ئۆتۆمبیلەکەمان بگۆڕین بۆ نمونە کاتێک بە ئێمە دەوترێت دەتوانی بەم ڕۆنا 8,000 کیلۆمتر 6,000 کیلۆمتر تێپەڕێنی دەتوانین پێشوەخت بیگۆڕین یاخود ئەگەر لە دوای 6,000 کیلۆمتر یان زیاتر لە 8,000 کیلۆمتر ئێمە ئۆتۆمبیلمان لێ خوڕی ڕۆنەکەمان نەگۆڕی چی شتێک ڕوەدات؟ بەڵێ خانم طبعا چی شتێک ڕوایە لە بزیۆنەری ئۆتۆمبیلەکەیە ئۆتۆمبیلەکە لەم کاتەیە بەڵخەگرێت کە بەڵکی گرت ئەچێتە بەر ئۆیل پەمپەکە ئۆیل پەمپەکە کاتێک کە سلف بە سیارەی بەیانیان خاستەن بەیانیان درەنگ ڕۆنی ئۆیل پەمپەکە کوژێتەوە ڕۆنی ئۆیل پەمپەکە گڵۆپێکی خۆریە لەسەر شاشەی داشبوردی هەموو سیارێکە خوێندرێتەوە لەم کاتەیە تۆ ئەزانی کە ڕۆنی سیارەکە و پیسە و هەموو ڕۆنێک هەر ڕۆنێک کە بە گرانترین نرخیش بێت تکایە لە 7,000 هەتاکو 8,000 زیاتر تێپەڕبەت بن چونکە کوالیتی بانزین زەرێکی زۆری یاوە بانزین ڕاستەخۆ تاسیری هەیە بەسەر بزیۆنەری ئۆتۆمبیلەکەەوە بەسەر ڕۆنەکەەوە و ئاو هەوا و ژینگەی ئێمەش بە جۆرێکە کە هەوایەک تەبوتۆزاویمان هەیە کولی نەفەسێک کە لەو شوتەوە ئەچێتەوە ناو مەکینەکە هەمووی تەبوتۆز ئەبات ینی کۆمەڵێک هۆکار هەیە کە ئەبێ بە شێوازێک باسیکەی بە 6 بەرنامەی وەکو بەڕێزیش ناتوانانی ڕۆلی بکەیتەوە. باشە چی سەبارەت بەوەی هەندێک جار باس لەوە دەکرێت کە ڕۆن لینجەکەی زیادی کردووە وەستا دەوترێکە خستیەکەی زیادی کردووە و لینج بووەتەوە ڕەنگەکەی بۆ ڕەنگێکی ڕەشبا و گۆڕاوە ئەمانە چین ئەمانە چی ئاماژەیەک بە ئێمە دەدەن بە ئێمە دەڵێن کە ئێستا پێویستە ئێمە ڕۆنی ئۆتۆمبیلەکەمان بگۆڕین؟ ببوورە خانم لینجەکەی زیاد ناکات هەموو ڕۆنێک بە پێی مروری زەمان هێواش هێواش لینجەکەی کەم ئەبێتەوە ئەو ڕۆنا ئەو موادە کە بۆی دانراوە بۆ فترەیەکی زەمەنی دانراوە کە لەگەڵ ئەو بستۆنانەیە کە یاری ئەکات ڕنگ لە ناو ڕۆن لە ناو ڕنگەکانە تێپەڕ ئەبێت بۆ کاتێکی بۆ زەمانێکی دیاریکرا و دانراوە لینجەکەی کەم ئەکات ئەم ڕۆنا کە زانی لینجەکەی کەمی کردووە ڕۆنەکە ڕەش بووە مەفروزە ڕۆنەکە بگۆڕێت. چۆن ڕۆنێکی باش با بڵێن ڕۆنێکی ئەسڵی لەگەڵ ڕۆنێکی خراپ لە یەک جیا بکەین؟ لەگەڵ دەستی خۆتا لەگەڵ وەڵامی پرسیارەکەی ئێمەیە وەستا ڕۆنەکەی خۆش بگۆڕە با بیبینین ئێمەش. بەڵێ سپاس دەکەم تیەکی دەم بۆ بێنن باوکی جان. خانم جان ئەگەر بتەوێت ڕۆنێکی باش لەگەڵ ڕۆنێکی خراپ جیاکەیتەوە بە دڵنیایی ئەبێ سێری مواصفات و سێری کوالیتی ڕۆنەکە بکەیت تا بزانیت نۆزدەیەکم بۆ بێنە کوڕەکەم ئەو تاسە بێنە پێشەوە ئەبێت سێری مواصفاتی ڕۆنەکە بکەیت سێری ئەو دەبێ بکەیت کە تۆ بەکاری ئەیەنیت ئایا دەبەکە ئەبێت ڕۆنێکی ئۆرجیناڵ بێت ڕۆنێکی ناسراو بێت تا ڕادەیەکی باشە بێت ڕۆنەکەیانی بە شێوازێک بێت ئێمە نامانوێت ببینە هۆکاری ڕێکلام بۆ هیچ ڕۆنێک جینا کۆمەڵێک ڕۆن هەیە کە ڕاستەوخۆ بەکاری بێنە هیچ مەترسە لەوەی کە چەند هەزار کیلۆمەترێک لەسەر ڕێگەکە بێت. زۆر باشە ئەمانەوێت وەستا ببینین چۆن ڕۆنی ئۆتۆمبیلەکە گۆڕی بۆی شتەکە ئێمە بە پراکتیکی ببینین. زۆر باشە ئێستا بەڕێزەکە دایناوە ئەم بەڕێزەکە دایناوە هایدرولیکەکەی بە ڕادەیەک پیس نییە ئەمە ڕۆن نییە ئەمە هایدرۆلیکی جێرە بەڵام خۆی وای پێخۆشەوە مرتاحە کە هایدرۆلیکی جێرەکەی بگۆڕێ یەک تۆز بێنە پێشەوە کوڕەکەم. ئەمڕۆ بە خۆشحاڵی و کۆمەڵێک جیازەیە کە لیڤڵی هایدرۆلیکەکە لیڤلی ڕۆنەکە کە ئێستا بە چاو بە شێوات ئەم هایدرۆلیکە هایدرۆلیکیش پاکە ئێمە جیهازی لین ئەو جیازم بۆ بێنە کوڕەکەم لیڤڵی لین با بزانین ڕێژەی ئەم هایدرۆلیکە لە سەتا چەندی تیاماوە بە دڵنیایی و جیازەکە پێمان ئەڵێت وە کۆش بینین ڕنگ و ڕووی هایدرۆلیکەکە هایدرۆلیکێکی جوانە و ئەمەوێت هەموو بینەرانی NRT ئاگادارکەمەوە کە ئەمڕۆ لە سێڤزەکانە کۆمەڵێک جیهازی باش هەیە یعنی ئەو سێڤزە بەڕێزانە با بیکڕن بەکاری بێن بۆ بەرچاوڕوونی یعنی ناکرێت بەدەست و بەبۆن تۆ بۆنی بکەیت ئێستا ئەگەر پیشانی کامێرەکەتانی بم
باشە ئێستا ماڵی ئۆکەیە لە 1970 ببوورە لە 1994 مەفعولی تیاماوە 94.8 بەڵام بەڕێزە فیلتەری بەڕادەکەی نەگۆڕیەوە پێی خۆش بوو کە هایدرولیکەکەش بگۆڕێ لەگەڵێ کەواتە چەند کیلۆمەتر لە سەری ڕۆشتووە و چەند کیلۆمەتر ماواتوانەوە هایدرولیکە بەکار بێنێتەوە جارێ ئەم بەڕێزە 10,000 کیلۆمتر لە سەری ڕۆشتەوە هەموو هایدرولیکێک بە مەفرۆزی ئەگەر هایدرولیکێکی باش بێت کۆدی خۆی بێت ئەتوانێت هەتاکو 70,000 کیلۆمتر لە سەری بڕات باشە گرینگە لە کاتی گۆڕینی ڕۆندا ئێمە هایدرۆلۆکیش بگۆڕین بەڕێزی ئێستا ئۆتۆمبیلەکەی لە لای تۆ ئامادەیە ئەگەر لە 1994 مەفعول لە هایدرۆلیکەکەدا ماوە گرنگی گۆڕینی چییە لە ئێستادا؟ بەڵێ ئەم بەڕێزە کێشەیەکی هەیە فیلتەری بەڕادیان بۆ نەگۆڕیوە ئەڵتیما بەعام جێڕی CVT فیلتەرێکمان هەیە کە پێی ئەوترێ فیلتەری بەڕادی جێڕ هەچ کەسە و تەبیعەتێکی شیە ئێستا وای پێخۆشەکە هایدرولیکەکە بگۆڕێ لەگەڵ فیلتەری بەڕادەکەی ئەڵێمە ئیشەکە یەک جار بێ بۆی کە 70,000 کیلۆمتر لە سەری بڕۆم جارێکتر دەستکاری جێڕەکە نەکەمەوە ڕستا هەندێک جار باس لەوە دەکرێت کە دەبێت لە کاتی گۆڕینی ڕۆنی ئۆتۆمبیلدا فیلتەری ڕۆنەکەش بە هەمان شێوە بگۆڕدرێت بەڕاستی ئەمە گرینگە لە چ کاتێکدا ئێمە پێویستە فیلتەری ڕۆنی ئۆتۆمبیلەکەمان بگۆڕین بە دڵنیایەوە لەگەڵ سێڤیسکردنی ئۆتۆمبیلەکانتانە بە دڵنیایەوە ئەبێ فیلتەری ڕۆنەکە بە ئیجباری بگۆڕێت چونکە فیلتەری ڕۆنەکە ئیشی چییە هەرچی خەڵتە و پیسی ناو مەچینەکەیە فیلتەرەکە لە خۆی ئەگرێ هەر فیلتەر خۆی ناوی خۆی بەخۆیوێتی ئەو خەڵتە و پیسە ئاچێتە ناو فیلتەرەکەەوە فیلتەرەکە بە شێوازێک ئەیگرێت کەپسی ئەکات هەتاکەوەی کە نەچێتەوە ناو بەشەکانی تری مەچینەکە و زەرێک لە بزینەرەکە نێت ئەمە تۆ کارێکی خۆت پێ بۆی زۆر سەرقاڵت نەکەم و ئێمە بینەردی سپاس دەکەم وەرە کاکە محەممەد یارمەتیەکەم بە عەزێب نەبێ شوا بێتە خوارە پڕەکەم زانێتمە خۆێتمەوە یەک دەڕەفیزم و بەنەمە قوربانم بەدڵنیە و کارەکەی مەشکارێکی ئاسان نییە چکە کۆمەڵک مەسئولیەتی تایە ئەم جێڕە لایانی کەم بایسییان زۆرەکەیەتە بەردەستێمە ئەبێت زۆر بە حەزەرەوە زۆر بە ئاگاداریەوە ئێمە کارەکەی خۆمان بکەین و هایدرولیکیش بە هەمان شێواز بە هەمان شێوازی ماچینەی ئۆتۆمبیل ئەویش هەر مەسفی هەیە فیلتەری هەیە ئەمەش فیلتەری هایدرولیکی جێڕە کە ئەبێ بە دڵنیایەوە ئەمیش بکرێتەوە بگۆڕێت و ئەم جێڕە سیڤیتیانە لێرە فیلتەرێکی بەڕادی جێڕمان هەیە ئێستا ئەم شۆفێرە بەڕێزە تەنها لە بەرەم هۆکاری هێنایەتی کە ئەوێت ئەم فیلتەری بەڕادە بگۆڕێت ئەو فیلتەرێکی بچووکە مەقەبایە ئەویش قابل بۆیە کە پیس بێت ئیسپانێکی دەمەوە بێنە باڵتێک پیسبوونی ئەم فیلتەرەشی کاریگەری لەسەر ئۆتۆمبیلەکە دروست دەکات وەستا ئەم فیلتەرە ئەبێتە هۆکاریەوەی کە جێڕەکە هاو بکات ئەگەر پیس بێت بە هەمان شێوازی ئەم فیلتەری ڕۆنەوەیە کە ئەم بەرامبەر یەکیش ئەبێتە هۆکاریەوەی کە جێڕەکە هاو بکات ئەم جێڕانە کۆمەڵک ئەرخەلە و مشکلان بۆ شۆفێری بەڕێز دروست باشە ماوەی گۆڕینی ڕۆن بەکارهێنانی ڕۆنی گونجاو بەپێی مۆدێلی ئۆتۆمبیلەکە ئەگۆڕێت بەپێی جۆری ئۆتۆمبیلەکە ئەگۆڕێت با دڵنیایەوە زۆر باشە ڕستە هەندێک جار باسەوە دەکرێت کە
تەقەتەق یاخود دەنگێکی نەگونجاو لە مەکینەکەدا هەیە قورسی گێڕ و هەندێک بابەتی دیکە باسی لێوە دەکرێت ئەمانە نیشانەن بۆ چی؟ مانە نیشانن بۆ هۆکاری خراپبوونی مەچینەکە ئەگەر سەڵتێک بە شێوازێک دروستکە پێویستە لەو کاتەیە سەردانی وەرشەی تایبەت بکەیت بزانی ئۆتۆمبیلەکەت کێشەی چی وەستا محەممەدەوە فیلتەری بەڕادە بکەڕ ئازەر نەبێت فەرموو وەستا تۆ توانی ئیشی خۆت بکەیت سپاس دەکەم چێکم کاکدارە خەریک بن بە خۆڵمانم بەخێر بیبراکەم باشە سپاس دەکەم سەلامەت بێ چیەکەی لە خزمەتا بێ چاو وەستا لە قسەکانی پێشودا ئاماژەت بەوە کرد کە کەشوهەوا دەتوانێت کاریگەری لەسەر ئۆتۆمبیل دروست بکات بۆ نمونە ئەم خۆڵبارینەیە خۆت ئەم شەپۆلە خۆڵبارینانەی لە ماوەکانی ڕابردوودا ڕووی لە ئاسمان کردو لە داهاتوشدا پێشبینی دەکرێت کە ڕوو لە ئاسمانی هەرێم بکات چۆن کاریگەری لەسەر ئۆتۆمبیل دروست دەکات چی کاریگەریەکی لەسەر ئۆتۆمبیل دەمێنێتەوە ڕاستێکی خانم جان ئێستا ئەم شوتەیە لە بەردەستی منایە وەگە بینن چی تۆزاویە ئەم قەباغی شوتەیە ئیشی چییە؟ هەوا لێرەوە ئەگوازرێتەوە بۆ ناو بەشەکانی مەچینە بۆ یاریکردنی پستۆنەکان ئەم هەوایەگەر بە پیسی بچێتە ناوە چیە کات کێشە لە ڕۆنەکە دروست دەکات ڕۆنەکە بە شێوازێک پیسەکات کە ڕاستەوخۆ کاریگەری بە لەسەر بزوێنێری مەچینەکە جۆرێک لە خەڵتە دروست دەکات ئەم خۆڵە تەبان ئەچێتە ناو مەچینەکەەوە هەندێک شۆفێری بەڕێز دەستەکە بەناو مەچینەکە خەڵتەیەکی زۆری تێ ئەم شوتێش هۆکارە هەوای پیس ئەم ژنگەی ئێمەش بەشی خۆی هۆکارە بۆ پیسبوونی ڕۆنی ئەم بزوێنەرە یعنی کاتێکم خۆڵا چێتە ناوە لەگەڵ ڕۆنەکەی یەکە گرێت بە دیواری مەچینەکە نووسێت چی دروست دەکات جۆرێک لە بەڵخ دروستەکە ئەم بەڵخە بە دیواری مەچینەکە ئەمێنێتەوە ئەم حاڵەتەش چی دروستەکە هەت ڕۆنێکی پاک تۆ بەکارێنیت هەچ کاتێک سەردانی سێربزەکەی ڕۆنێکی پاک بەکارێنی کە کاتێک سێرەکەی بەیانی ئەڵێ هەفتێکی شیش ڕائکێشیت ئەڵێ ڕۆنەکەم پیسە وەستا ڕۆنەکەم پیسە خۆمنەوەنێنی بۆ ڕوومە بەڵام نازانیت هۆکارەکەی بەم شێوازەیە بێت ینی ڕۆن کرێتەوە ئەم شتانە جیا بکرێتەوە بەڕاستی وەستا لە ماوەکانی ڕابردوودا زۆر گلەی لە کوالەتی بنزین دەکرا لە هەرێم لە شارە جیاوازەکان گلەی ئەوە دەکرا کە بنزین کوالەتەکەی باش نییە لە ئێستادا ئەمێ پرسیاری ئەوە بکەم خراپی کوالەتی بنزین خراپی بنزین کاریگەری لەسەر ڕۆنی ئۆتۆمبیل دروست دەکا هەروەها چی کاریگەریەکی تر لەسەر بزوێنەری ئۆتۆمبیلەکە بەهۆی بنزینی خراپەوە دروست دەبێت خانم جان تۆ کاتێک کە بنزینی خراپەکەیتە ئۆیل پەمپەکە ببورە ئەیکێتە ناو تەنکی بنزینەکەەوە لەم کاتەیە تۆ فیت پەمپە هەیە فیت پەمپەکە دەسەکات بە حاڵەتێک یاخود ئەسووتە یاخود زعیفە بێت کە زعیفە بێت تۆ زەخت لە سیارەکە ئەکەیت لەبەری کە بڕوات بچێتەوە ئەو قووەتەی کە خۆت پێویستە کە پێشتر ئەو قووەتەی هەبووە لە کاتی ڕۆژنان کە فیت پەمپەکە زعیف بوو ئەو قووەتە ناڕوات لەم کاتەیە چی ڕۆیات تۆ زەختێکی زۆر لە مەشینەکە ئەکەیت لە ڕۆنی سیارەکە ئەکەیت لە حەماوی سیارەکە ئەکەیت بە دڵنیایەوە ڕۆنەکەت زوو پیسە بێت و مەچینەکەشت بەشی خۆی هیلاکە دەست وەستا ئۆتۆمبیلی کە لە بەردەستی تۆدا ئێستا چی گرفتێکی هەیە و پێویستە چ جۆرە چارەسەریەکی بۆ بکەی بۆی وەکو ئۆتۆمبیلێکی باش کار بکاتەوە زۆر باشە ئەم ئۆتۆمبیل هیچ گرفتێکی نییە تەنها سێڤزی مانگاناکات هێت بۆ ڕۆنگۆڕین و شوتەکەی هەوالەیات و فیلتەرەکان ئەگۆڕێت و لەبەرەوەی پێی بچێتە سەر کارەکەی باشە کەواتە لێرەیە گرنگی پشکنینی ئۆتۆمبیل گرنگی پشکنین بۆ ڕۆنی ئۆتۆمبیل چۆن ڕۆڵە بینێت لەوەی کە بتوانانی ئۆتۆمبیلێکی باش و بۆ ماوەیەکی زیاتر بەبێ گرفت ئۆتۆمبیلەکەت بەکاربێنی یاخود لە کاتی گەشتە دوور و درێژەکاندا تا چنێ گرینگە کە تاک پێشتر پشکنین بکات دواتر ئەو گەشتێک کە دەیان کیلۆمەتر لە شوێنینی خۆیەوە دوورە ئەنجامی بدات. خۆی من وەکو نەسیحەتێک بۆ هەموو برا شۆفێرانە بۆ هەموو خوشکە شۆفێرە بە ڕێزانە
تکایە بەیانیان کە هەڵەسن بۆ سەر داوامەکەتان یاخود بۆ شوێنی کە مەبەستانە بۆ سەر ئیشەکەتان تکایە چێکینێکی سیارەکەتان بکەن یعنی سێرێکی ئاوی ڕایتەرەکەتان بکەن عادەتەن ئاوی ڕایتەری سیارە کە دایانی دوای چەند ساعتێک دایانی ئاوی ڕایتەرەکەت دائەبەزن سێرێکی ئاوی ڕایتەرەکەت کە شیشی ڕۆنەکەت ڕاکێشە و هیچ ئیشکالێکە نابێ بەڵام مەرجەوەیە بزانیت لیڤڵی ئاوەکە ماکسی لەسەر نووسراوە ئاوەکە بگاتە حەدی ماکسی خۆی و ڕۆنەکە خەتی لەسەر دانراوە خەتی مینی دانراوە خەتی ماکس دانراوە ئەگەر لە ماکس نابێت تێپەڕ بێت و لە مینیش نابێت زیاتر بێتە خوارەوە ئەگەر ئۆتۆمبیلەکەت بێکێشە بوو ئەتوانی لێ بخڕیت و بڕیتە سەرکارێک زۆر سپاس بۆ وەستا ئارام سالار وەستای ڕۆنگۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بەشدار بووی وەستا ماندوومان کردی سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی NRT بەڕێز زۆر سپاس خۆشەویستان یەکەم تۆری بانیت باش کوردستان بە یارمەتیاو کارانم پێشکەشکرا و چانێکمان دەبێت و دواتر لەگەڵەوەی خۆشەویستدا بەردەوام دەبم